خاصڵەتەکانی وشکە ساڵی لە هەرێمی کوردستان دەرکەوتووە. تا ئێستا ئیدارەی گەرمیان بە شێوەیەکی ڕەسمی وشکە ساڵی ڕاگەیاندووە. پارێزگای هەولێریش مەترسیەکانی کەمبوونەوەی ئاوی خواردنی ڕاگەیاندووە و داوا لە هاوڵاتیان دەکات دەست بە ئاوە بگرن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە لیژنەی کشتوکاڵی و ئاودێری ڕای دەگەێنێت وشکە ساڵی ئەم ساڵ مەترسیدارتر دەبێت لە ساڵی ڕابردوو. بۆیە داوامان لە حکومەت کردووە کە باش لەسەر بەروبوومە کشتوکاڵەکان و ئالیکی ئاژەڵ لابەرێت. چەند جار داوامان لە حکومەت هەرێمی کوردستان کردووە کە گومرگ لەسەر ئالیک لابەرێت بۆ ئەوەی لانی کەم لە وڵاتانی کەوا وشکە ساڵی نییە ئالیک بتواندرێت هاوردە بکرێت بۆ ئێرە بهێندرێت بۆ هەرێمی کوردستان بووی ئەو ئاژەڵانی کە ئێستا بەشێکی زۆر لە ئاژەڵدارەکان ئەوەی ئێمە ئاگامان لێ ینی خەریکی فرۆشتنی مەڕووماڵەتەکانیان بۆ خەریکن جارێکی تر ینی کۆچی پێچەوانە دروست دەبێتەوە لە لادەکانەوە بۆ شارەکان. من هەر خۆم ئاگاداری کۆمەڵێک مەردارم کە بەڕاستی ماڵەتەکانیان فرۆشتووە تووشی زەرێکی زۆر گەورەش بوونەوە. بۆ ڕوبەڕەبوونەوەی مەترسیەکانی وشکە ساڵی هۆتەبێژی وزارەتی کشتوکاڵ دەڵێت ناوچە بە ناوچە و لادێ بە لادێ گەڕاوین و هەڵسەنگاندنمان کردووە بۆ کەمبوونەوەی ئاو. بۆ ئەوەش راپۆرتێک بۆ سەرۆکایەتی حکومەت بەرز دەکەینەوە. ژوورێکی عملیاتیش بۆ ئەو مەبەستە پێکاتووە. لەگەڵ ئەوەشدا بڕیار دراوە 25 بۆند بۆ گلدانەوەی ئاو دروست بکرێت جگە لە نۆژەنکردنەوەی بەنداوەکان و دروستکردنی ئەو بەنداوانەی بڕیاری دەسەردراوە. کۆبنەوەی بڕیاردرا کە راپۆرتێکی گشتگیر ئامادە بکرێت بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەم لێکەوتەکان و هەم مەترسیەکان و هەم چارەسەرکردەکان بەپێی ئەولەویات دیاری بکرێ و هەر بۆ مەبەستە بڕیاردرا کە ژوورێکی عملیات دروست بکرێت لە ناو دیوانی وەزارەت. لە هەرێمی کوردستان 6 ملیۆن دوانم زەوی دێمی هەیە کە نزیکەی 3 لەسەر 4 پشت بە ئاوی باران دەبەستێت. بەڵام ئەم ساڵ بەهۆی دواکەوتنی باران و کەم بارانیەوە نەتوانراوە بەشێکی زۆری بچێنرێت و بەرهەمی هەبێت. لەگەڵ ئەوەشدا بەنداوە گەورەکانی هەرێم بەهۆی وشکە ساڵیەوە ئاویان کەم گلداوەتەوە و نزیکەی 45% ئاویان تێدایە. سیرۆن حوسێن، کورسان نیوز، هەولێر.